بەکارهێنانەوەی بوتڵی ئاو چییە؟ بۆچی پێویستە خەڵک دەبێ ئاوی بەکارهێنەرەوە بەکاربهێنێت؟ چۆن دەبێ ئاوی بەکارهێنەرەوە یارمەتی ژینگە و ئابووری و تەندروستی ئەیە؟ تۆ ئەتوانی سێری ئەم ڤیدیۆ بکەیت بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە. نزیکەی 300 ملیۆن تۆن پلاستیک بەرهەم ئەهێنرێت بە شێوەیەکی جیهانی ساڵانە. تەنها نزیکەی سەدەی دووبارە بەکار ئەهێنرێتەوە. ئەم پلاستیکانە کە مەزەندە دەکرێن بە 7 ملیۆن تەن دەکرێتە دەریاوە ساڵانە. هەروەها دەبێ ئەو لە پلاستیک دروست ئەکرێت و ئەم پلاستیکەی شۆکاری نەگەنی هەیە لەسەر تەندروستی و ژینگە، لەبەرەوەی ئەم پلاستیکە ناتوانرێت لەناو ببرێت بە ئاسانی و ئەمێنێتەوە بۆ 1000 ساڵ بە پێی وەتەر پڕۆجێکت. مانەوەی پلاستیک لە ناو خاکە ئەبێتە هۆی گەرمبوونی ژینگە. گەرمبوونی ژینگەش کاریگەری نەگەنی هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان و وەکو چارەسەرێک بۆ کەمکردنەوەی ئەم بەرکەوتنە جۆرەی پلاستیک لەسەر ژینگە، ڕێگایەکی کەمان دۆزیوەتەوە کە ئەویش بەکارهێنەوەی دەبەی ئاوی بەکارهێنەرەوەیە، کە ئەمە هەڵبژاردنێکی باشترە بۆ ژیانی ئێمە، چونکە ئەتوانیت کاژماوەکان کەم بکەیتەوە و هەروەها بەرهەمهێنانی پلاستیک کەم بکەیتەوە. دەبەی ئاوی دووبارە بەکارهێنانەوە چەندین سودی هەیە. یەکێک لەوانە سودی ژینگەییە. هەروەک دەزانین مرۆڤەکان پێویستیان بە ئاوی خواردنەوە هەیە هەموو ڕۆژێک، و لەبەرەم هۆکارە مرۆڤەکان ڕۆژانە چەندین دەبەی ئەو بەکاردەهێنن و بە دواتر فڕیان بدەن. لەبەر ئەم هۆکارە ئەو ئۆتۆمبیلانەی کە خۆڵ و خەشەک کۆدەکەنەوە پێویستە پاشماوەی ئەم دەبانە کۆبکەنەوە و وەلۆ شوێنەدا فڕی بدەن کە خۆڵ و خەشەکی لێ فڕەدەدرێت، وەک تانجەرۆ لە سلێمانی. و ئەمەش کێشێکی گەورەیە لەبەر ئەوەی ئەمە دەبێتە هۆی پیسکردنی ژینگە. بەڵام ئەگەر ئێمە دەبەی ئاوی دووبارە بەکارهێنانەوە بەکاربهێنین، ئەوە بە هیچ شێوەیەک نابێنە هۆکار بۆ پیسکردنی ژینگە. بوتڵی دووبارە بەکارهێنانەوە بۆ خواردنەوەی ئاو زۆر چاکترە لە دیسپۆزەبڵ، لەبەرەوەی پارێزگاری لە ژینگە بکەیت پێویستە بە ڕیسایکڵ و ئەوانە نییە چارێکیکە، و دایمەن ئەگەر معدەنی بێ باشتریشە، یعنی مێتالیک زۆر باشتر ئیسفادە لێکرێت. لەبەرەوە دایمەن ئەم بوتڵانی کە پلاستیک و پۆلیمەرن بەپێی یاساکانی کیمیایی یا زانستی کیمیا مەترسیان زیاترە لەسەر مرۆڤ، هەم لە کاتی ساردی هەم لە کاتی گەرمی. و هەروەها دەبەی ئاوی دووبارە بەکارهێنانەوە گرنگیەکی زۆری هەیە بۆ ئابووری. بۆ نمونە دانیشتوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵانە 50 ملیار تۆن لە دەبەی ئاو بەکاردەهێنن، و ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی دەبێت لەسەر باری ئابووری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لەبەر ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستە پارەیەکی زۆر سەرف بکات بۆ ئۆتۆمبیلانەی کە خۆڵ و خەشاک کۆدەکەنەوە، لەبەر ئەوەی ئەو ئۆتۆمبیلانە پاشماوەی ئەو دەبانە کۆدەکەنەوە کە مرۆڤەکان بەکاری دەهێنن و بۆ دواتر فڕیان دەدەن. بەڵام ئەگەر دانیشتوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبەی ئاوی دووبارە بەکارهێنانەوە بەکاربهێنن، ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویست ناکات کە پارێکی زۆر سەرف بکەن بۆ ئۆتۆمبیلانەی کە خۆڵ و خەشاک کۆدەکەنەوە، لەبەر ئەوەی دەبەی ئاوی دووبارە بەکارهێنانەوە ژینگە پیس ناکات. و یەکێک لە کێشەکانی تر ئەوەیە کە ئەو ئۆتۆمبیلانەی کە خۆڵ و خەشاک کۆدەکەنەوە کاتێک کە پاشماوی ئەم دەبانە کۆدەکەنەوە و وەرە ناوچەی فرەدانی خۆڵ و خەشاک فڕیان دەدەن، هەندێک لە ئاژەڵی وەکو بزن لەوانەیە بیخۆن، و لەوانەیە ئەمە ببێتە هۆی ئەوەی کە نەخۆش بکەون و وە لە ئەنجامدا بمرن. و لە ئەنجامدا ئێمە بزنی پێویستمان نابێت بۆ ئەوەی کە پێستەکانیان بەکاربهێنین بۆ ئەوەی هەنێشتومەکی وەکو جلوبەرگیان لێ دروست بکەین. لە کۆتاییدا دەبەی ئاوی بەکارهێنەرەوە ئەتوانێت کاریگەری گەورەی ئەرێنی هەبێت لەسەر هەسارەکەمان بەگشتی و کۆمەڵگەکەمان بە تایبەتی. بۆ نمونە خەڵک ئەتوانێت ئەو پارەیە سەرف نەکات لە کڕینی بوتڵی ئاساییدا. بۆ نمونە لە کوردستان خەڵکی کورد ڕۆژانە نزیکەی 250 بۆ 500 دینار سەرف ئەکەن لە کڕینی بوتڵی ئاوی ئاساییدا. ئەمە مانای ئەوەیە کە ئەتوانیت 180,000 دینارت لە ساڵێکدا بۆ بگەڕێتەوە بە بەکارهێنانی بوتڵی ئاوی بەکارهێنەرەوە. و دەربارەی تەندروستی هەروەک ئەزانن بوتڵی پلاستیک لە پلاستیک دروست ئەکرێت و کارگەکان مادەی کیمیایی زۆری تێدا بەکاردەهێن، و ئەو مادە کیمیاییانە کارلێک دەکەن لەگەڵ ئەو ئاوەی کە لە ناو بوتڵەکەدایە و کاتێک ئەیخۆیتەوە ئەکرێت ببێتە هۆی توشبوون بە نەخۆشی مەترسیدار.
بۆ نمونە BPA کە مادەیەکی کیمیاییە و لە بوتڵی ئاوی ئاساییدایە ئەکرێت بێتە هۆی توشبوون بە نەخۆشی ژێرپەنجە لە خەڵکدا. هەر بۆیە دەبەی ئاوی بەکارهێنەرەوە ئەکرێت ببێتە چارەسەرێکی باش بۆ ژیانمان.